خۆشەویستانم ئازیزانم ئەو کاتتان باش دڵخۆشم جارێک تر دەگەڕێمەوە لای بەڕێستان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی دیکەی بەرنامەی فەرهەنگ. ئەم ئەڵلقەیە تایبەت دەبێ بە پرسی میدیاکاران، ئێستای میدیای کوردی، قەیرانی میدیای کوردی، بۆ ئەم مەبەستە هەردوو ئازیز، هەردوو کەسی بەتوانە پرۆفسۆر دکتۆر هێژەسوڵمان لەگەڵا بەخێر بما مەسەجان، هەروەها پرۆفسۆر یاری دکتۆرە پاڤێ جەمیل بەخێر بێ دکتۆرە. سەرەتا لە جناتەوە دەست پێ دەکەم دکتۆرە. بەڕێزت پسپۆری لە بواری سایکۆلۆژیای میدیایە، واتە قوڵتر لە شتەکان دەڕوانی. بۆچی ئێمە کە دێنە باسی میدیا هەمیشە بە شێوەیەکی سلبی و نەرێنی و ئەوانەی لە میدیا ئیش دەکەن خراپن، لە خۆیانەوە هەواڵ دروست دەکەن، ئەم حاڵەتە گشتیە پەبلیکە چییە لای ئێمە دروست بووە لەسەر خراپی میدیای ئێمە؟ یعنی ئەو خراپیە بەس بۆ ئێمە وەستاوە یان بەس لای ئێمە هەیە، یان ئێستا بۆتە دیاردەیەشی ینی گلۆبالیزمی، دیاردەیەشی جیهانی. ینی بۆچی ئێمە هەمیشە بە نەرێنی باز لە میدیا و هەواڵ و پێشکەشکردنی هەواڵ و هەواڵکاران و میدیاکاران دەکەین؟ بەڵێ پێشێکی سوپاسدانەکەم، خۆشحاڵم لەگەڵ بەڕێستانە لێرە دانیشین گفتوگۆکەین لەسەر پرسێکی گرنگی وەکو پرسی میدیا. دیارە ئەگەر ئێمە باس لە میدیا بکەین باگراوندێکی زۆر قوڵی هەیە. میدیا هەمیشە قسەیەکی چۆنەڵی دیار هەیە کە ئەوترێت میدیا چەکێکی دووسەرە، هەمەتوانێت لایەنێکی باشی هەبێ و لایەنی خراپی هەبێ. ئەم وشەی باش و خراپە خۆی بۆ خۆی ئەگەر بین سێری بکەین چی باشە و چی خراپە، ئەتوانین چەندین لێکدانەوەی تری بۆ ڕوون بکەینەوە. بەڵام ئەتوانین لە کورتترین ناساندنی ئەم چەمکی باش و خراپەیە ئەوە بخینە ڕوو بڵین باش ئەوەیە کە بۆ بەرژەوەندی گشتی بێ و بۆ بەرژەوەندی تاک بێ و بۆ بەرژەوەندی و لە مرۆڤایەتی بێ. خراپیش ئەوەیە کە دژی بەهاکانی مرۆڤایەتی و پێشەلکردنی ئازادی تاک و کۆمەڵگە و دەستخستنە ناو هەموو بەها کۆمەڵایەتیەکان و مرۆڤایەتیەکان بێ. کەواتە هەر بابەتێک، هەر پرسێک، هەر توڵێک یاخود ئامڕازێک کە ئێمە بتوانین بەکاری بێنین کە لێرە توانین بڵین میدیا وەکو ئامڕازێک ئەگەر بێت و بەکاربێنین یاخود وەکو دەسەڵاتێک بەکاربێنین، یعنی ئەو وەزیفەی کە میدیا کارەکەی خۆی لەسەری ئەکا کامە بێ، ئەگەر بێت و بەم شێوازە بەم ئاراستەیە ئیش بکا کە بۆ بەرژەوەندی گشتی و بۆ مرۆڤایەتی و بۆ سوودی گشتی بێ، کەواتە توانین بڵین میدیایەکی باشە. کەواتە لەمەوە توانین بچینە سەر ئەرکەکانی میدیا بەوەی کە میدیا چەندین ئەرکی هەیە. بەڵام ئەم ئەرکانە بەپێی واقعەکەش ئەگۆڕێ. لەواچێ ئێستا ئەرکی میدیا هەندێک بنەمای گشتی هەیە، بەڵام هەندێک لایانی تریش هەیە بەپێی واقعەکە گۆڕانکاری بەسەرایە. لەواچێ میدیا لە کۆنا یاخود لە میدیای نەریتیە یاخود پێش گەشەکردنی تەکنۆلۆژیا و هاتنی میدیای تەفاعولی و یاخود میدیایەکی چۆنەڵی ئێستا کە پێوترێت بە دیجیتال بوون، جیاواز بوو بێ ئەرکەکەی لەم ئەرکەی ئێستای. بۆیە لە کۆنا لەواچێت بۆ میدیایەکی کۆن کە لە فترە و لە مەرحەلەیەکا بوو بێ پەیام و مەهامێکی تری هەبوو بێ، بەڵام لە بەها گشتەکەیە ئەوەیە کە ئەبێ بۆ سوودی گشتی بێ، ئەبێ چاودێر بێ بەسەر دەسەڵاتەوە، ئەبێت قوتابخانەیەک بێ بە تەواوەتی هەموو پەروەردەیی بێ، وەها بێت کە خەڵک فێری ئەو لایەنانە بکات کە بە سوودە بۆ تاکووە بۆ کۆمەڵگەکەی. بەڵام لاوەچێ وردە وردە بەپێی سەردەمی سەرمایەداری و بۆ گۆڕانکاری لە فکر و عەقڵێتی تاکەکان و کۆمەڵگاکان و بەرەو پێشچوونی کۆمەڵگە و ئاڵۆزبوونی، ئەم ئەرکە بە شێوازێکی تر بێ و گۆڕانکاری بەسەر هات بێ. بۆیە ئەگەر باز لە ئەرکی میدیا بکەین لەواچە چەندین تەصنیفی جیاوازی بۆ بکەین. بەڵام لاوەچێ لەم مەرحەلەیە کە ئێستا لەم سەردەمایە سەیرەکەین، زیاتر دەستگا میدیایەکان بۆ سیاسەتێکی تایبەتی کەسێک یاخود حیزبێک یاخود ئایدۆلۆژیایەک کە لە پشتێوێتی کارەکەن، ئەمان بە شێوازێکتر ئەرکەکانیاندا بەش کردووە. کەواتە لە غیابی نەبوونی ئەوەی کە میدیا خۆی بۆ خۆی چییە، وەکی ئەبێ بەڕێوەی بەرێ و چۆن بەڕێوەی بەرێ و بە چ کاریگەریەکەوە بەڕێوە بەرێ، بەم شێوازە ئەم کێشانەیەتە ئاراوە. بەڵام ئەگەر ئێمە طبعا ئەمە لە دنیا وایە نییە بڵێ هەر لە هەرێمی کوردستانە، لەبەرەوەی کە بە تەواوەتی بەرژەوەندیەکان گۆڕانکاری بەسەرا هاتووە. بەڵام ئەتوانین ئێستا میدیا تەصنیف بکەین بەوەی کە میدیایەکی نیشتیمانی هەبێت و میدیایەکی چۆنەڵی بەرژەوەندی خواز هەبێ.
کە ئەمەیان زۆر قورسە بڵین میدیایەکی نیشتیمانیمان هەبێ لاچێت لە هەندێک لە وڵاتانی دەرەوە بە حکمی ئەوەی کە کەناڵیان هەبێ بۆ خزمەتی کۆمەڵگە بێ چەند کەناڵێکی زۆر زۆر دیار بێت هەبێت ئەوش بە ناتوانین بەڕەهایی بڵین ئەمە تەواو میدیایەکی نیشتیمانیە بەڵام بۆ ئەم وڵاتانی ئێمە کە خۆی هەموو شتەکان لە قەیرانە هەموو بابەتەکان بەسەریەکە ڕۆشتووە و هەموو پرسەکان بەرژەوەندی ئەی بابەڕێەوە بۆیە ناشکرێ میدیایەکی نیشتیمانی و سربەخۆ و ئازاد و بۆ بەرژەوەندی گشتی و ئەوە بێکە لە طموحی ئەو کەسانن کە پسپۆرن لە بواری میدیا ئەو کەسانن کە بەردەوام مامۆستای میدیان دەرس و ئاکار و بەهاکانی میدیا ئەڵێنەوە یاخود ئەیانەوەیە کە میدیایەکی بەرپرسیار بێ بۆیە ئەمە واقعەکە شتێکە و بەڵام میدیاکەش خۆی کە ئەبێت چی بێ و وەزیفەکەی چی بێ شتێکی ترە بۆیە ئەمەیە وای لێ کردوین بەڕاستی تەنانەت ئەوانەی کە لە بواری میدیاشە کە خوێندکاری ئێمن و دوجار پسپۆڕی میدیا بەدەستێن و چە ناو کەناڵەکان و لێرە ئەوانیش تووشی ئیزدیواجێتێکە بن نازانن چی بکەن ئایا بەو ئاکار و بۆ بەهایانەی کە خوێنوانە لە زانکۆیا و بە نەزەڕی ئەبێ میدیا ئاوەها بێ و بۆ بەرژەوەندی بێ و بەرپرسیار بێ و کار بە یاسا و ئێتیک و بەم شێوازە بکە یاخود نەخێر ئێستا ئەو لە موسسەسەیەکە و ئەبێ بەپێی ئەو بەرژەوەندیە بێ کە موسسەکەی و سیاسەتی کەناڵەکەی ئاراستەیەەکە بۆیە ئەمانە خۆی بۆ خۆی ئەگەر بیری لێ بکەینەوە تۆزێ قوڵە بە حکمی ئەوەی کە کۆمەڵگەکە یاخود ظروف و واقعی کۆمەڵگەکەەوە هەیلێ هاتووە ئەوەش دیارە کۆمەڵێ کارتێکەری چرا کارتێکەری سیاسیە ئابوووریە کللتوریە فەرهەنگیە پەروەردەیە ینی ئەمانە هەمووی خۆی وەکو زنجیرێکی یەک بە دوای یەک وای لێ هاتووە کە مرۆڤی تووشی حاڵەتێک کردووە شپرزە بێ شڵەژاو بێ تووشی حاڵەتێکی شڵەژانی دەرونی ببێ بۆیە زۆر جار کە ئەوێت پشت ببەستێ بە ئامرازەکانی میدیا و پەیامە میدیایەکان بەکار بهێنێ بۆ ئەوەی کە بزانێت چۆن لەو قۆزاخی خۆی بێتە دەرەوە بە پێچوانەوە جارێکی تر میدیا ئەوەی تر قورسایی خاتەوە سەر و شڵەژانی گەورەتری بۆ دروستەکە کە دوجار نازانێت چی بکە چونکە ئەو کاراکتەری بۆ دروستەکە ئەجەندای بۆ دیاری ئەکا بۆی پێی ئەڵێ کە چ شتێک گرنگە چه بابەتێک گرنگە و چۆن بیر بکەرەوە و ئەو شتانە چین کە تۆ ئەبێ بیانکەی ئەو شتانەش چین کە تۆ نابێ لە سادەترین نمونە تەنانەت بۆ شکل و شێوەی کەسەکانیش دیاریەکە بۆت ئەڵێ تۆ بێ شێوە وا بێ ئەنج مەقبولی لە ناو کۆمەڵگەیە یعنی کاراکتەر بۆ دروستەکە ستارە بۆ دروستەکە واو لێ ئەکا کە خەڵکێکی وەها دروست بکە کە بیاوێ لەو مۆدیلانە بچێکە میدیا بۆی دروست کردووە ئەمانە هەمووی جۆرێکن لەوەی کە وای لێ کردوین ئێمە لە بینی میدیایەکی چۆنەڵەیەکە پێوترێ پرۆفیشنەڵ و پێوترێ بەرپرسیار و میدیایەکە بۆ سوودی گشتی بێ وای لێ کردووە کە ئێستا بەداخەوە کە باز لە میدیاکەین خەڵک هەموویەڵێ خەتای میدیایە ئەگەر بێت و کێشێکی سیاسی ڕووبە میدیایە گەر ئابووری بێ هەر میدیایە حکومت بێ هەر میدیایە بەتەکید لە ناو خێزانەکانی شا بەداخەوە گەر سێر بکەین زۆربەی زۆری کێشە کۆمەڵاتیەکان و زۆربەی زۆری ئەم حاڵەتانی کە ڕوئەیە لاوەچە میدیا بە جۆرێک لە جۆرەکان دروستی کردبێ بەڵام لە ڕاستیە ئەمە میدیا هەر خۆی نییە ئەمە کۆمەڵێ شتەکانی ترە بەڵام میدیایە چیەکە پیشانتەیە بەڵام بەداخەوە ئەو میدیایە لە غیابی نەبوونی کەسانی پسپۆڕ و شارەزا لە نەبوونی ئەوەی کە چۆن ئەم بابەتانە بڵاوکاتەوە بەو شێوازە کێشەکە لێرەوە دەست پێەکە بەڵام خۆ ئەگەر بێت و ئێمە ڕووماڵی بابەتێک هەبێ ینی بە حقیقەت یاخود بە ڕوونی ئەم بابەتە ڕوویابێ وکو خۆی پیشانی بە لێرا هیچ کێشەیەک ڕوو نایە گەر تەنها وەکو زانیاری بێ بەڵام کێشەی میدیالۆ سەر هەڵەیە کە خۆی تەداخولە کاتە ناو کێشەکان خۆی بڕیار ئەیە خۆی حکومەیە خۆی ئەبێ بە بەشێک وە شتێک پیشان ئەیە شتێکی تر پیشان نایە بۆیە ئەمە وای لێکا کە بێلایەن نەبێ کە بە شێوازێکی بابەتەکانی بڵاوکاتەوە و هەڵبژار دەبێ بەتەکید زۆر جاریش وا لە خەڵکە کات کە قەراری بۆ دروستکە بۆ نمونە کەسێکی بکوژ ئەکا بە کەسێکی بەری و کەسێکی کە زوڵمی لێکراوە ئەو کوشتنەی بکردایە و بە پێچوانە شۆگەر کەسێکیش کوژرابێ وای لێکا کە ئەمە حەقی خۆیەتی کوژراوە کاتە ئەلەمەیە کە زۆر جار میدیا بەرپرسیارانە یاخود بە شێوازە ئەکادیمیەکە یاخود ئەوەی کە ئەبێ بیکا ئەو ئەرکەی کە لە سەرێتی بیکا بەم شێوازە جێبەجێ ناکە بۆیە لە غیابی ئەمە ئەم کێشانە ڕۆیە کاکە دکتۆر من هەم ڕەفیقتم هەم لە نزیکەوە ئاگادارم کە لە منداڵیەوە لە ناو میدیای و ڕەنگە بچووترین مناڵ بووبی کە بەرنامەی
هەم ئامادە کردی و هەم پێشش کردیە و ئێستاش لە مەکانەتەشی بەرزی زانستی دای چەندین توێژینەوەش لەبارەی قەیرانی میدیای ئێمە هەبووە با دیوی قسەکە پرسیاریەکەمەکەش بگۆڕین کە دەبێ ئێمەش دەست لەسەر کەم و کوڕی و دەست لەسەر ئەو کەم و کورتیانە دابنین کە میدیای کوردی هەیەی ئەو توێژدانەی لەسەر قەیرانی میدیای کوردی کردوتە دەمێ خوڵاسەکەی کورتەکەی دنیابینی تۆ بزانم پاش ئەو هەموو ساڵە لە کاری میدیایی هەم ئارەزوومەندانە هەم پرۆفشنناڵە هەم ئەکادمیانە بۆچوونی تەواوی تۆ لەسەر قەیرانی ئەمڕۆی میدیای کوردی بزانم ئێمە نەخۆشەکەمان لە شوێیە عیلەتەکە لە شوێیە دووارە سپاس بۆ بەڕێستان خۆشحاڵم لەگەڵ ئێوەی ئەمڕۆ هاوڕێی بەڕێزم دکتۆر پاوێ وەکو بەڕێزت ئاماژەت پێەیە و بە دەقیقی وشەی قەیرانت بەکارهێنایەن تەنگژە زۆر جار باس لەوە دەکرێت کە ڕاگەیاندن یان میدیا دەبێت ڕۆڵی هەبێت لە ڕوبەڕووبوونەوەی قەیران و تەنگژەکان ڕۆڵی هەبێت لە کەمکردنەوەی کاریگەری قەیرانە جیاوازەکان سیاسی ئابووری کۆمەڵایەتی سەربازی ئەمانە لە دنیا بە شێوەیەکی گشتی لە ناو واقعی خۆشماندا ڕاگەاندنی کوردی لە هەرێمی کوردستاندا پێویستە وەکۆی کە بەڕێزت چەمکەی قەیران بەکارهێنایان تەنگژە وا باس دەکرێیان وا دەوترێت کە ڕاگەاندن خۆی پێویستە ڕۆڵی هەبێت لە ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکان یان کەمکردنەوەی کاریگەری تەنگژە و قەیرانەکان لەسەر تاک لەسەر هاوڵاتیان ئیتر قەیرانی سیاسی بێ ئابووری کۆمەڵایەتی سەربازی ئەوەی کە بە دوای یەکدا بە تایبەتی خۆتزانی لە مجتەمەعاتی شەرقی و یان لەو بارودۆخانەی کە لای ئێمە هەیە شەڕە بە دوای یەکەکاندا لەو بارودۆخە نەخوازراوانەی کە بۆ تاک دێتەکایەوە چۆن دەرونی تاک بە جۆرە لە جۆرەکان ئارامی پێدەبەخشێت و کاریگەری هەیە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی هەموو ڕوو هینە جیاوازەکان لە کاتێکدا کە ڕاگەاندن پێویستە ئەم کاریگەریەی هەبێت لە کەمکردنەوەی ئەم قەیرانانە ئەم کاریگەریانە بەڵام سیر دەکەین خۆی لە قەیراندایە خۆی لە قەیراندایە بۆ مانایی کە لە ڕووی پیشەییەوە سەرنجی زۆر و نەقدی زۆر ڕخنەی زۆری لەسەر هەیە کە من لەگەڵ ئەوەدام لەگەڵ ئاراستەی کە پێویستە ئێمە ئەم نەقدانە بخینە ڕوو بۆ ئەوەی کە بتوانرێت چارەسەر بکرێت ڕەنگە لە دوودەیەی ڕابردوو یان سێدەی ڕابردوو بەردەوام وت بێتمانیان لە حەزەی ئەومان کردبێ کە ڕاگەانی کوردی لە پێشکەوتنی زیاتردایە ڕاستە لە ناو ئەو کەشە جیهانی و گلۆباڵی کە باس کرا ئەویش بە کاریگەری تەکنەلۆجی و پێشکەوتنی زانست و پێشکەوتنە خێراکانی ئامرازەکانی هاوچەرخی گەیاندن بەڵام سیر دەکەی لە ڕووی پەیامی میدیاییەوە لە ڕووی ناوەڕۆک و لە ڕووی تێکست و لە ڕووی بڵین هەوڵە پیشەییەکان لەم دەیە یان لەم 5-6 ساڵ و دەی ڕابردوودا بە پێچەوانەوە سستێکی زۆری بەخۆ بینی و ڕاگەاندنی کوردی و لە ڕۆژیاوازەکانی بۆ نمونە یاسایی و ئاکاری و ئێتیکی و لە ڕووی پیشەیی سەندیکایی تەنانەت ئەکادیمی لە ڕووی کاریگەری ئەرێنی لەسەر تاک دەبینین ڕاگەاندن پاشەکشەیەشی زۆری کردووە ڕەنگە ئەگەر بورتر بە دوای ئەوەدا بچین یاخود دراسی زیاتر بکرێ وەک چۆن لە توێژینەوەکان خۆمان هاوڕێیانمان زۆر توێژینەوە کراوە لەو بارەیەوە بگەینە هەندێک دەرەنجامی گرنگ هۆکارەکان چین مەسەلەی ئاستەنگی سیاسی ئابووری کۆمەڵایەتی مەسەلەی ناسەخامگیری سیاسی مەسەلەی ئەو کەشە گشتیە و کە دروست بووە ئەو هەلومەرجە گشتی و بابەتێکە هەیە بە دڵنیاییەوە کاریگەری هەیە ئەمە قسەیەک هەیە زۆر جار هەم کە باسی بڵێن پیادەکردنی بنەماکانی ئاکاری پیشە دەکەین یان هەم کە باز لە دروستبوونی
هەوڵ و هەنگاوەکانی دروستکردنی ڕاگەاندنی نیشتیمانی دەکەن تەواو ڕاگەاندنی نیشتیمانی لەسەر دوو بنەمای بنچینەی دروست دەبێت لایەکیان نیشتیمانی بوون و بەرژەوەندی گشتیە وەک چۆن مەسەرەن لە زۆر وڵاتدا پێی دەوترێت ڕاگەاندنی بەرژەوەندی گشتیان ڕاگەاندنی خزمەت گوزاری گشتی تەبان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لای ئێمە ناونراوە نیشتیمانی چۆن خۆی چەمکەکە ئەمە مەتاتی چی نیشتیمانیە بۆیە ئەمە دیوێکیانیان کۆڵەکەیەکیان بریتە لە نیشتیمانی بوون یان بەرژەوەندی گشتی کۆڵەکەی تر بریتە لە پیشەیی بوون لە وڵاتانی تر هەیە کە بە جۆر لە جۆرەکان سەخامگەری سیاسی و حکومڕانی و ئەزمموی حکومڕانیان لە پێش ئێمەوەیە و لە ڕووی کاری ڕاگەاندنیشەوە بە هەماشیەوە زۆر جا کە باسی ئەوە دەکەین و هەروەها کە باسی پیادەکردنی بنەماکانی ئاکاری پیشە دەکەین دەڵێن ڕاگەاندکاری کورد تا ئەندازەیەکی زۆر ئەو بنەمانەی ڕەچاو نەکردو وەکو ڕاستگۆیی وەکو بەرپرسیارەتی وەکو بابەتی بوون وەکو پاراستنی مافی ژیانی تایبەت وردی ئەمانە بەڵام دیوێکی تریش هەیە دەوترێت ئێمە دەبێت بە شێوەیەکی گشتی سەیری وێنە گشتیەکە بکەین ئایا لای ئێمە بۆ نمونە سیاسەکەت ئەخلاقیاتی ڕەچاو کردووە ڕەچاوی دەکات ئێتیک و ئاکات بازرگانەکە ڕەچاوی دەکات مامۆستای زانکۆ ڕەچاوی دەکات خوێنکار توزانم ئەدیب بازرگان هەموو ئەمانە کاتێک کە ئەمانە ڕەچاوی نەکەن ئیخۆڕاگان کاریش هەر کوڕی ئەم میلەت و ئەم مشتەمە و ئەم خەڵکەیە وانە کچی ئەمانەیە زادەی ئەمانەیە ئەگەر چی ئەمە پاساو نییە بۆ کە ئێمە ڕاگەانێکی خراپمان هەبێ ڕاگەانێکی نائەخلاقی و نائێتیکی و نائاکاریمان هەبێ ئەمە بۆ ڕاگەانی نیشتیمانیەکەش بە هەمان شێوە کاتێک کە تۆ زانکۆت نیشتیمانی نەبوو حکوومەتت نیشتیمانی نەبوو حزبت نیشتیمانی نەبوو سوپات نیشتیمانی نەبوو پەرلەمان نیشتیمانی نەبوو ڕاگەان نیشتیمانی لەکوێوە دێت ئێخوا لەم ژینگەیەوە دێت خۆ ناچین ئیسرادی بکەین لە شوێنێکی ترەوە بەڵام دیسانەوە من ئەم جملەیە دەڵێمەوە کاتی تریژ وتومە دەبێت چاوەڕێی زیاترمان هەبێت لە ڕاگەیاندن لەبەرەوەی ڕاگەیاندن خۆی ئەو کەشوژینگەی کە هەیە لە ئێستادا گڵۆباڵە فراوانترە بێ سنوورترە بە تایبەتی لە سەردەمی ئاسمانە کراوەکاندا لە سەردەمی نیو میدیا و ئامرازە نوێچەشنەکانی ڕاگەیاندن کە فەرقی هەیە لەگەڵ ڕاگەیاندنی تەقلیدی و ڕاگەیاندنی کۆنبا و ئەمانەدا ئەمە ڕەنگە گەنجێک لە ماڵەوە لە ڕێگەی چەناڵێکی یوتوبەوە یوتوبەرێک بێت لێرەوە بۆ هەموو دنیا وانە کیشوەرە جیاوازەکان پەیجێکی فەیسبووکی هەبێت زۆر زۆر کاریگەرتر بێت لە من و جەنابەت کە لە کەناڵێک ئیش بکەین وانە کەناڵێک ئەگەر چی مەسەن کەناڵەکە ئاسمانی بێ بەڵام نەتوانێت مخاتەبەی دەرەوەی کورد زمان بکات بۆ زۆر نمونەی تریش دەتوانین بۆ میدیای نوێ ئەمانە بیهێنینەوە بەڵام هەموو ئەمانە دەگەڕێمەوە سەرەتای پرسیارەکە کە ڕاگەاندنی کوردی لە ڕووی پیشەیەوە لە ڕووی هەنگاوە پیشەیەکانیەوە لە ڕووی وشاری پیشەیە ڕاگەاندنکارەوە هێشتا لە تەنگژەدا دەژی و ئەم تەنگژەیە پێویستی بەوەیە کە بەخۆی دابچێتەوە پێویستی بەوەیە کە ئاستنکانی بەردەمی لا ببا پێویستی بەوەیە کە ڕێگەی بۆ خۆش بکرێت مەسەلەی ئازادیەکان ینی ئێمە لە هەندێک جار بەڕاستی عنی وامان لێدێک کە بڵین خۆزگە بە دەیە ڕابردوو یان دوو دەیە ڕابردوو لە ڕووی ئازادیەکانی کاری ڕاگەاندن و ڕۆژنامەنووسی و ئازادی بەدەستێنانی زانیاری و ئەمانە کە ئەمەش دیسانەوە لەم پەر دروست دەکە ئاستەنگ دروست دەکات بۆ کاری ڕاگەاندن هیوادارم وەڵامەکە گەشتە بێت دەستەکان خۆشبی دکتۆرجان دکتۆرە پاوی دکتۆر باسی لە ئاکاری ئیشکردنی میدیایی کرد خەڵکی ئێمە عایلەی ئێمە مەجلیسی ئێمە چایخانەی ئێمە و خەڵکانی لەگەڵ ئێمە زۆر گلەییان لە ئاکاری پیشەی میدیاکارێنی ئەم سەردەمە هەیە وەکو دکتۆر فەرمووی ئەمە نەخۆشیێک نییە تایبەت ببێ ئێمە لە هەموو دنیاە هەیە و ڕەنگە کۆمەلگایەکی داخرای وەکو ئێمە کە کتوب پڕ لەسەر ئامرازەکانی گەیاندن و کۆمونیکیشنی دنیا دەکرێتەوە زەحمەت بێتە باڵین تۆزێک ئەوە دەبێت دەگونجێ لەگەڵی سەبارەت بە ئاکاری ئیشکردن و بە باڵین ئەو گلیانی خەڵک لەسەر میدیای کوردی هەیە ئایا ئەم گلیانە ڕاستن و چۆن چارەسەر دەکرێت ئیشی حکوومەتە ئیشی زانکۆکانە ئیشی ئەکادیمیا و پیشەگەرانە ئیشی سندیکایە چێ ئەم بارە ڕاست دەکاتەوە؟ بەڵێ
دیارە ئێمە ئەگەر باس لە هەر پیشێک بکەین ئاکار و مۆراڵی تایبەت بەخۆی هەیە واتە پزیشکێکیش بە هەمان شێوە لە کارەکەیە کۆمەڵێ ئاکار هەیە کە ئەبێجێ بەجێیکە کەسێکی تر کە پیشەیەکی بۆ نمونە بازرگانیەکە بە هەمان شێواز بەڵام کاری میدیا بە حکمی ئەوەی کە کارێکە بۆ بەرژەوەندی خەڵکیکە بۆ کۆمەڵگەیکە یعنی زۆر جار ئێمە نمونی ئەومان هێناوەتەوە تومانە ئەگەر پزیشکێک بۆ نمونە هەڵەیەک بک لە کارەکەیە ئەو کاتە تەنها نەخۆشێک زەرمەند دەبێ بەڵام ئەگەر میدیاکار بە شێوازێکی ئاکاری مامەڵە نەکە و بیر لەوە نەکاتەوە کە ئەو هەواڵی ئەو بڵاوی ئەکاتەوە چەندین کەس هەیە کە گوێگری ئەوەن بینەری ئەوەن بیسەری ئەوەن بۆیە چەندین خەڵک زەرمەند دەبێت لێرەیە هەردوو نەڕوین ئێستا ئەزانین کە لە قەیرانی موچە و لە قەیرانی داراییین بۆیە هەموو کەس لە ئێستاە ئەگەر لە کاتێکی ئاسایی یا خەڵک بە سوتفە گوێی لە بابەتی موچە بێت لە ناو هەواڵەکانە چۆنەڵی کەی خاتە سەر کەناڵەکان و خۆنەویستانە بەرگوەیەکە بابەتی موچە بەڵام لە ئێستا لە بەروی خۆمان ئێستا حالیان لە قەیرانێکین بابەتەکە بابەتی ئەوەیە کە ئەم بابەتە گرنگ بێ ئەم پرسە گرنگ بێ بۆیە ئەم جارە خەڵک خۆی بە خۆویستانی خۆی پشت بە ئامرازەکانی میدیا ئەبەستێ و بەتایبەتی سۆشال میدیا ینی هەرێکێک هەڵەسێ و مۆبایلێکی زیرەکی بەدەستەوە یەکەم شت ئەڵێ بزانین موچەکە هات یاخود موچەکە نەهاو گەشتە کوێ چیمان بەسەریە چی ئەبێ چکە ئەمە پەیوەندی بە بەرژەوەندی گشتیەوە هەیە واتە ئێمە هەر لە توێرێکمان هەیە لە ئەعلامە باس لەوا کات ئەڵێ تیۆری بەکارهێنان و تێربوون کەواتە کاتێک وەرگرەکانمان ئامرازەکانی میدیا بەکارهێنن بۆ ئەوەی کە حەزەکانیان تێر بکە پێداویستەکانیان تێر بکە اینجا ئەو پێداویستیانە پێداویستی معرفیە یاخود بە جۆرێک لە جۆرەکانە کەواتە ئالێرا مۆزوعی ئاکارەکەیەتە پێشەوە کەواتە ئەگەر بێت و بۆ پیشەیەک ئاکار کە چەند گرنگ بێ و لە ڕێگی ئەم ئاکار و بەکارهێنان و مۆراڵی کە بەکارێنێ لە میهنەکەی خۆیان چەندێک زەرمەند بێت یاخود سوود بەخش بێ بۆ ئەو کەسی بەرامبەری ئەوە لە بواری میدیا ئەمە چەند قات و زیاتریشە چونکە بەڕاستیەکەی ئێمە لە بابەتە ئینسانیەکان یەکێکە لەو بابەتانی کە لە هەموو شتێک زیاتر لە ڕووی سایکۆلۆژیا و مرۆڤەکان پیکاریگەرن بە تەواوەتی کاریگەری معرفی و کاریگەری چۆنەڵی هەست و سۆز و ویژدانی و دوجاریش کاریگەری سلوکی لەسەر دروسە بێ کەوابێت زۆر گرنگە تایبەت بەو کەیسانی کە پەیوەندی بە مرۆڤەوە هەیە پەیوەندی بە بەرژەوەندیەکانی خەڵکەوە هەیە تاکەوە هەیە میدیا زۆر بە ئاکارانە و بە مۆراڵانە و بە ئێتیکی کاری میدیایی مامەڵە لەگەڵ قەزیەکانە بکە بەڵام بەداخەوە ئەمەیە کە خەڵک گلەی هەیە لەبەرەوەی کە بەداخەوە میدیاکان وەکو پێشتریش باسم کرد زیاتر دوای سیاسەتی کەناڵەکەکەون زیاتر بە تایبەتی لە سەردەمی ئێستا کە سۆشال میدیا بە تەواوەتی بۆ بە دەرەجەیەک لە ناو ئامرازەکانی تری میدیایە بە تایبەتی لە سۆشال میدیا بە تەواوەتی ئەم لایەنە فرامۆشکراوە چونکە سۆشال میدیا خۆی ینی سروشتەکەی بەو شێوازێ زۆر بە سەریعی زۆر بە پەلە هەواڵەکان دەتوانێت بڵاو بکاتەوە و لە کاتێکی زۆر کەمە ئەگاتە لای چەندین خەڵک و فەزایەکی زۆر ئەگرێتەوە بۆیە ئەمە وەکو جاران نییە کە جاران ڕۆژنامەیەک هەبوایە ئەم ڕۆژنامێ بە چەندین فلتەراتی ئەپەڕی واتە نووسەرەکە دوای ئەوە مەسەلەن بەڕێوەبەری نووسین سەر و تاوەکو ئەگەشتە پلەکانی تر و دیزاین و زۆر جار ئەوانش ئەبوونەوە بە فلتەرە بوونەوە بە دەرگاوان بۆ ئەم بابەتە میدیاییە بۆیە لەواچە چەندین هەڵا لێرا کەش ینی دەرەکەوت و ڕێگریان لێ ئەکرد بۆیە زیاتر بابەتەکان چۆنەڵی بەهایەکی میدیایی زیاتریان هەبوو بەڵام بەهۆی سۆشال میدیا و بەهۆی ئەوەی کە ئەم لایەنەبوونی نەماوە ئەم دەرگاوانەکان کەمن بۆیە مەجای هەڵەکردن زۆرە مەجای خۆ دەرخستن و خۆ ئیبرازکردن و نمایشکردن زۆرە وای لێ هاتووە ئێستا ئەوەی کە دەستگا میدیاکان گوێ بەوایان کە زۆرترین بینەریان هەبێ و کە زۆرترین ڤیوەر و کۆمنت و چونکە ئەمانە هەمووی جارێکی ترە ئەچێتەوە ناو ئەو بوارەی کە لەواچێت منفعە و یاخود سوودەکەیان زیاترە ئەگەر بێت و تاوەکو بینەری زیاتر بێکەواتە ئەم کەناڵە زیاتر ئاکتیفترە زیاتر لەواچە لە ڕووی مادیشەوە جارێکی تر چونکە ئێستا وای لێ هاتووە لایەنە مادیەکە چۆتە سەر
بەرو لایەنە سیاسەکەشەوە زۆربەی زۆری کەناڵەکانی دنیا کۆمپانیایەک ئەی بابڕێوە لایەنێک کە سپۆنسەری ئەکات یاخود کەسێکە کەوا بێت وای لێ هاتووە لایەنە مادیەکە و بەرژەوەندێ مادیەکە بچۆتە پێش هەموو شتەکانەوە ئەتوانێت هەر ئەوی جارێکی تر سیاسەتەکانیان بۆ داڕێژێتەوە بۆیە ئەمە جۆرێکە لەوەی کە ئێستا چەندین ئێمە ئاراستی فکری و ئایدۆلۆژیا هەیە کە خۆی خزانۆتە ناو ئەم بابەتی سوۆسیال میدیایەوە کەناڵێکدا ئەنرێ ئەم کەناڵان لەواچە کەناڵێکی فیک بە یاخود کەناڵێکە زیاتر ئەو ئێوە ئیبرازی ئایدۆلۆژیا بکە بەڵام لە ڕێگەی کەناڵێکی میدیایەوە بۆیە ئەو پەیامانی کە ئەو بڵاویەکاتەوە هەر هەمووی بۆ خزمەتی ئەو بەرژەوەندی خۆیەتی بۆیە ئەو دەربەست نییە لە ڕووی ئاکارەوە لە ڕووی ئێتیکەوە چی بڵاوەکاتەوە چی لێ ئەکەوێتەوە کاریگەریەکانی چین ئەو کەسانە کێن کە سێریەکەن ئەو وەرگرانە کێن ئایا وەرگری بێ ئاگان وەرگرێکی سادەن وەرگرێکی ڕۆشنبیرن وەرگرێکی ڕاڕاود دڵن چکە ئەگەر جارێکی تەسنیفی وەرگرەکانمان بکەینەوە پۆلێنیان بکەین چەندین پۆلێنی جیاواز وەرەگرن خۆ ئێمە کە پەیامێک بڵاوەکرێتەوە هەر تەنها کەسێکی تایبەت سێری ناکات چەندین لە ڕووی ئایدۆلۆژیە و لە ڕووی سیاسی و لە ڕووی بیرکردنەوە لە ڕووی دەرونیشەوە تەنانەت اینجا بەپێی تەمەنەکان بەپێی ڕەگەزەکان بەپێی ئەو حاڵەت و ڕووداوانی کە تایە ئەژین بۆیە ئەگەر ئێمە بەم شێوازە بیرمان لێ بکرداتەوە کە پەیامێکی میدیایی زۆر لەوە گەورەترا کە تەنها تۆ بە بڵاوی ئەکەیتەوە لە ڕێگەی شاشەی دەستگا میدیایەکەتەوە یاخود لە ڕێگەی نووسراوەکانتەوە یا هەر شتێک بەو شێوازە بیری لێ بکەیتەوە کە زۆر لەوە قوڵترە تەنها بڵاوکردنەوەی چەندی ڕێک نییە بۆ منەکە تۆ وەڵی لە چۆنەڵێ ڕووداوێکی هاتوو چۆیە دە کەسی کوژران ئەمە کەس لەویان ڕقم نییە ئەمە بەهای مرۆڤایەتی هەیە ئەمە بەهایەکی گرنگی هەیە ئەمە مرۆڤە ئەگەر بێت و ئێمە لە ڕووی ئاکارەوە هەست بە گرنگی و بە بەهای مرۆڤ نەکەین وەکو ڕقمێک پیشانی بین ئەو کاتە بەڕاستیەکەی هیچ داچڵەکینێک و هیچ چۆنەڵی کاردانەوەیەکی دەرونی لەسەر کەسەکان دروست نابێ وردە هەمومانە بین بە ئالەتێک یعنی ئەو هەست و سۆزەی کە لە مرۆڤ هەیە و لاەنە سایکۆلۆژیاکەی کە لە ڕێگەی پەیامە میدیایی و وێنە و ڤیدیۆ و نووسینەکان و ئەبینرێ ئیتر وردە کاڵە بێتەوە ئیتر هیچ کەسێک کاڵێ ئەو نەکە بۆ من ئەو نەژن کوژران لەم ساڵەیە ئیتر ئاساییە خەڵک ژن کوژراوە ئەمە کەلیمەیەکە وشەیەەکە بەڵام ئەمە چۆتە ناو چۆنەڵی پاشخانی فکری هەرێکێک لە ئێمە یاوە دەوری ئێمە بۆیە ئەگەر ئێمە لە حاڵەتێکا کە تووشی شڵەژانێکە بین لە حاڵەکە تووشی تووڕەبوونێکە بین حاڵەتێکا کە تووشی هەڵچوونێکە بین کوشتنەکان جارێکی تریات ئێ خۆ فلانە کەسیش کوژراوە کاتە مشتێکی ئاساییە بۆی ئێمەش بۆمان هەیە ئەگەر کەسەکەش نەکوژین توندوتیژی بەرامبەر بکەین ئەگەر توندوتیژەکانیش طبعاً جۆری زۆرە بۆیە ئەمە ڕاستیەکەی زۆر قوڵە هەموو یەک ڕائەکێشێ ئەمە پەیوەندی بەوەوە هەیە کە تۆ ئیش لەگەڵ مرۆڤاکەی مرۆڤیش خۆی بۆ خۆی بوونەوەرێکی سایکۆلۆژیە و هەموو ئەم پەیامانە تۆ ئەتوانی ئەو مرۆڤ هینێکی بۆ دروستکەی قۆزاخێکی بۆ دروستکەی بۆ نمونە ئەگەر بتوێت لە بواری ڕیکلامە هەرتوانی بەهۆی پەیامە میدیاکانتەوە وای لێ ئەکی کە ئەو کاڵایە و مهمترین و گرنگترین شت بێ بۆ ئەو کەسە وای لێکی خێتە ژێر کاریگەری خۆتەوە هەم بەو شێوازی کە خۆ دەتەوێت ئێستا هەر دوور نەڕۆین ئەگەر سێری ئەم چۆنەڵی ئەکاونتانە یاخود ئەم ئەپانی کە ئێستا هەیە ئەم سوۆسیال میدیانی کە ئێستا هەیە بە ئینستاگرامەوە بە تیکتۆکەوە یاخود بە سناپچاتەوە و ئەمانی کە ئێستا خەڵک زۆر بەکاری هێنێ هەر بۆنمە لە ئینستاگرامەکە بگەڕێ بە دوای بابەتێکە باوادا بنین بابەتەکە بابەتێک بێت تایبەت بێ بە ئەوەی کە ژنان زۆر ئەگەڕێن و حەزیان لێ خولیان هەیە بۆ منە جلکڕینێک بێ قوماشێک بێ کاڵایەک بێ سەرەکی ئیتر ئەو وردە هەموو ئەو پەیامانە بۆکا بەم کاڵایە بۆ دەکا بەم کاڵایە ئیتر واولێکە ئەگەر تۆ بە سوتفە ژیان زۆر جار دەسەبەری کەوتبیان ئەوە مهم نەبوو بێ بەلاتەوە بەس تەنها سێرچێکە بۆ کردووە بەڵام ئەم واولی ئەکا ئەڵێ نا ئەمە ئەو پیشانە هاتۆ لە ئەنجامی زۆر دووبارەکردنەوەی ئەم بابەتەوە ئەبێ بابەتێکی گرنگ و تۆ لە ناخی تویا و لە هزری تۆیە بۆیە ئیتر واولەکە ڕادەکێشێ ئەمە خۆی جۆرێکە لەوەی کە لە دنیای سەرمایه‌داریشە هەر هەیە کاتە هەمومان بەکارهێنەرین ئێمە هیچمان بەرەمهێنەرین هەمومان بەکارهێنەرین و میدیاش توڵێکی زۆر باشە کە ئەتوانێت هەم لە جەنگەکانە ساوی کە هەر دوور نەڕۆین لە جەنگی داعش توانی میدیا بەکاربێنێ بۆ ترساندن و خۆف دروستکردن و تۆقاندن لە ناخی کەسەکانەوە ئاوارەی و ماڵ وێرانێکی زۆری دروست کرد و کوشتن و بڕینێکی زۆر و کەوای لێکرد عەزمی خەڵکەکانی ڕوخان وای لێکرد کە
دانی چۆنەڵی جەنگێکی دەرونی باشی کرد لە ڕێگەی میدیاوە یا ئەتەوێ لە بواری بازرگانی و بزنسا هەر میدیا توانم کارو بۆ بکە لە بواری هەر دوور نەڕۆی نەگەر هەڵبژاردنەکان بکرێت لە مانگەکانی داهاتوای تر بزانێ ئەلام چی لێت هەمووی لە ڕێگەی ئەلامەوە پامە و پرۆپاگەندە و ئەو پامانی کە ئانێ بڵاویکەنەوە لە ڕێگەی میدیاوە کاتە میدیا گرنگە میدیا ئەوەی کە پێشتر باس کراوە کە چۆنەڵی دەسەڵاتی چوارەمە بەڵام ئێستا توانین بڵین دەسەڵاتێکی ڕەهایە بە حکمی ئەوەی کە یاری بە عقلی وەرگرەکە وای لێ ئەکات کە ئەوەی ئەو شێوازی بیرکاتەوە کە ئەم ئێوێ و ئەو شتەشی لا گرنگ بکە و لای بکات بە بابەتێکی چۆنەڵی هەموو بەرژەوەندەکانی لەسەر ئەم بابەتەیە و بابەتێکە کە ئەمە لە ئەجەندای کارەکان تا یەکەمە بۆیە ڕویا و تفکیری ئێمە ئەگۆڕێ زۆر جار لاچە بەڕێز لەگەڵ کاک دکتۆر هێرشا نازام هاوڕان بن لەوەی کە خەڵکی پێشتر یاخود گەنجی زمانی هەشتاکان لەواچێت لە ڕووی فکرێەوە خاوەنی بڕیار و بیرکردنەوەی خۆیان ببێتن بە جیاواز لە گەنجی ئێستا کە سۆشیال میدیا بەکارەهێنێ یعنی زۆر جار من ئەیگەڕێنمەوە بۆ ئەوەی کە لەبەروی گەنجی هەشتاکان لە ڕێگەی کتێبێکەوە ئەو فکرە و ئەو ئایدۆلۆژیایە ئەو فکریان پێگەشتووە بۆ یەک ئاڕاستن لە بیرکردنەوەیە کتێبانش فلتریان هەبووە و ئەو کتێبە وای لێ کردووە تەکوینی معریفەی ئەوی کردووە بەڵام ئێستا گەنجێک دەچێتە سەر سۆشیال میدیا هەر تەنها زۆر جار لاواچە لەسەر کۆمنتی کەسەکانی تر ئەم فکرە لەلای ئەو ینی چەندین ئاڕاستە بەر ئەوەکەوێ بۆیە ئاڕاستەکانی هینەکە چۆنەڵ نۆیزی لەسەر دروستەکە بە شێوازە خۆشی نازانێ دوایی کامیان ڕاستە بۆیە سەرێکی وەرگرێکی ڕاڕا و دوودڵی لێ دەرەچێ و بۆ ئەمە پێویستی بەوەیە کە کەسێک ئاڕاستی بکە کەسێک ئەو کەسەش زۆر جار بۆیە خۆی سیقی بەخۆی نامێنێ لەبەری ئاڕاستە فکرەکانی زۆر بووە ڕای خۆی نییە و بۆیە چاوەڕەیەکە کە کەسێک کە ئەلەساس ئێستا قوتوبەیە و ستارە تەمانش هەر میدیا دروستی کردو ئەم ستارە پێی وتوە ئەم کەسا بۆ منە کەسێکی ئاینیە مەلایەکە یاخود کەسێکی سیاسیە یاخود کەسێکی هوەریە ئەمیش هەر میدیا زەقی کردەوە خۆ چەندین کەسی ئاینی تر هەیە چەندین سیاسی تر هەیە هوەری هەیە بەس لەبەری میدیا ئەمی پیشانەوە ئەوی پیشانەوە خۆی تۆ سێ-چار تەوەری زۆر باشی دابن لەگەڵ دکتۆر هێرشا باسی کەم ئەوەی دکتۆرە باسی کرد لە مەسلەی ستاربوون کاکە دکتۆر پێشتر لەم شارە حاج تۆفیقی پیرەمێرد ستار بوو مەولەوی ستار بوو بەڕاستی قانع ستار بوو ئێستاوانەی ستارن یعنی ئەگەر ئێستا لە بازار بوون تۆ تووشیان بین ڕێگە نەوێری مەرحەبای بکەن بەڕاستی ئەو مەسلەی ستار بوون جزئێکی تریش لە پرسیارەکە ئەوەیە من زۆر جاران کە باز میدیا دەکرێت وەکو دکتۆرە جۆم لە دکتۆرە گرت بوو مەسەن زگم بە میدیاە سوتا لەوەی بۆتە ئامرازی تونند و تیژی دەست هەمووان لەدەست ئەدیبێکی فاشل لەدەست سیاسێکی بازرگان لەدەست عسکەریەکی خائین لەدەست مەلایەکی تونند و تیژ لەدەست هەمووان دەبێت باسی ئەو دوو چەمکەم لەوکەی هەم ستاربوونەکە کە لە ڕێگای میدیاوە ئێستا ستاربوونەکانی ئێمە و خەڵکانن کە بەڕاستی ناوێت مەرحەبای بکەین ینی پێشتر کەسە مەلا گەورەکانی عەبدولکەریم مودەڕی ستار بوو لە ناو مەلاکانە عەبدولکەریم مودەڕی ستار بوو لە ناو خەڵکە لە شارە زوول قانع ستار بوو عەبدوڵڵا گۆران ستار بوو لە هەمان کاتیشدا ئەوەی کە میدیا بۆتە با بڵێن ئامرازێکی زۆر ئاسان بەدەست هەموو ئەوانەی کە بە دوای تونند و تیژیەوەن ڕاستەکەی شتێکی گلۆباڵە نەخۆشیێکی جیهانی و گەردونیە کە ئەمە بەشێکی پەیوەندی بە هەژمون و هەیمانەی نیۆلیبرالیسم و سەرمایەداری ئەمانە هەیە کە وەکو دکتۆر ئاماژەی بەشی لەم شتانەدا بە کاڵاکردنی ئینسان و بچووکردنەوەی شتە گەورەکردنی شتە بچووکەکان و بڵێن تافێکردنی ئەوەی کە پێدەوتێ سەردەمی پرۆپوچی و هیچ و پۆچی وها ئەمانە کە چۆن تۆ هەموو شتێک لە بەهای خۆی دا ئەماڵدرێ تاوان ئەمە گشتیە بەڵام میدیا یان ڕاگەیاندن فیلم
دراما سینەما ینی ئەمانە ئامرازێکی گرنگن لە بەرەوەی زۆرتر دەچێتە ناو خەڵکەوە. زۆرجار ئەو نمونەی فیلمی تایتانیک دەهێنرێتەوە ئەمانە لە فیلمی تایتێکە هەمومان کە سیرمان کردویان بینیمانە فیلمێکی جیهانیە و چەندین خەڵاتی بردو ئەمانە 1990 ئەمانە یەکەم جا بەرەمات و تا ئێساش دەیبینی وەکو چێژی لێوەردەگری سیر دەکەی کارکتەرە پاڵەوانەکەیان ئەساسیەکان جاک و ڕۆز ئەوە نییە جاک خۆی لە چیەوە لە ناو کەشتێکە دەبێت هینێکە قومارچیەکە سوتفە بلیتێکی هینی لۆتەرێکی بۆ دەردەچێ و ئەمانە یان دزی دەکات کەچی لە ئاخیرە هەمومان پەرۆشی ئەو هەموو خەڵکەمان نییە گەنج و پیرە کە دەمرێ پەرۆشی ئەومان ڕق دەبێتەوە لەناو ئاوەکە ئەمە چی وای لێکردی ئەمە خدعە ئەمە فێڵە ئەمە چاوبەستێکی میدیا و سینەمایە کەوامان لێ دەکا خائینێکمان لە دەکات بە فریشتە جەلادێکمان لە دەکات بە جوان ئەمانەیە گشتەکان دەگۆڕێت بە هەمان شێوە وایە یعنی لە ئێستای ڕاگەاندن لە دنیادا بە شێوەیەکی گشتی لە سەردەمی ئەو بێبەهابوون و سەردەمی سەرمایهداری و نیولیبرالیسم و ئەمانە کە هەموو بابەتەکان بەرەو بە کاڵابوون دەچێ بۆیە بۆ نمونە ئەگەر تۆ ڕاگەاندنێکی پرۆفیشناڵی پیشەییدا بمەزرێنە یان تۆ واز لەوەش بێنە هەر لە ناو سۆشال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان و نوێی میدیا چەناڵێکی معرفی دا بنێ بزانە چەند سەبسکرایب و ئەمانت دەبێ بەڵام چەناڵێکی دوو لە ڕووی ئێوە تافه و بێمەعنا و ئەمانە بزانە چەند بینەر و چەند ڤیوەر و چەند سنسکرایب و ئەمانەی دەبێت ئەمە چییە یعنی بەشێک پرۆسەکە جیهانی و گەردوونی و دنیایی گەورەیە کە لەناو خۆشماندا کە ئەم ڕەگە معریفیە ڕەنگە زۆر قوڵ نەبێت بەڕاستی ئەمە دیسانەوارێت کە اینجا باسی حاجی تۆفیقی پیرەمێرد و ئەمانەت کرد خۆ ئەمانیش لە سەردەمی خۆیاندا بێ مشکلە نەبووم بێگرفت نەبووە ئەگەر بگەڕێینەوە ئەوە بەڕاستی ئەنی پیرەمێرد دەیان بوختانی بۆ کراوە پیرەمێر ڕۆشنگەرێکی زۆر گەورە بووە ئەمە خۆم زۆر معجەبیە زۆر لەسەر نەجمەدین مەلا چەندین کەسی فێری خوێنەواری کردووە کەچی خەڵکیان هانداوە مناڵیان هانداوە بەرد بگرێتە دوکانەکەی و ئیزعاجیکان نیۆڕۆژ سەرخەی بشکێنێ یعنی ئەمانەش بێکێشە نەبوون ئەمانە ئەستێرە بوون و ئەمانە بەڵام لە ئێستادا وەکو بەڕێستان باسان کە ئەستێرە بوون گۆڕاوە ئەستێرە بوون ڕەنگە جوێن فرۆشێک بێت ئەستێرە بوون وانیا هەندێک خەڵک بێت کە تەشیر دەکات ناوزڕاندن و ئیشی ناوزڕاندن و ئەمانەیە وە زۆر شتی تریش کە کەوتم ئەمە بەگەڕێتەوە هۆکارەکە دکتۆر ئەکادیمیا لەکوێ لە مۆزانکۆکان لە چۆن پەیمانگاکان لە چۆن ڕۆڵیان دەبینی ڕاستی دەوێ ڕۆڵی لاوازە تۆ هەمیشە وەتی دەداسم ڕاستی گوتووە دکتۆر ئەکادیمیا زۆر لاوازە بەداخەوە ڕەنگە ئەگەر مەسەرەن بە دوای هۆکار و ئەم پاسا و ئەمانە بگەڕێن ڕەنگە ئەمیش مەسەرەن هۆکار و پاساوی خۆمان هەبێت مەسەن وەکو ئەکادیمیان ناوەندە ئەکادیمیەکان بەڵام واقعەکە ئەوەیە لاوازە ئەو ڕۆڵە گرنگەی نییە کە ڕۆڵی معریفی گرنگی هەبێ بۆ زۆر جار بڕاستە دەستی کار زۆر مهمە دروستکردنی بڵین تاک بۆ بازاری کار بەڵام ئەمە هەموو شتەکە نییە هەموو بابەتەکە نییە ئەی معریفە لەکوێیە یعنی ئێساوای لێ هاتۆ بەڕاستی لە ناوەندە ئەکادیمیەکان و لە زانکۆکان بە ناوی دروستکردنی کادر بۆ بازاری کار معریفە پشتگوێ دەخرێت یعنی بۆ نمونە دەوترێ هینێک ناجێک هەیە بەشی فەلسەفە چییە چ پێویستەکە خۆ ناتوانێت ئەوەی کە دەرەچێت لە فەلسەفە نانێک بۆ خۆی پێیا بکە ئەوە زۆر گوێمان لێ دەبێت باشە خۆ ینی دنیا و ژیان و دنیابینی و توزانم ئەمانە ئایا هەر ئەمەیە هەر لەمە کوور دەبێتەوە ئەی معریفە لەکوێ ئەی ئەکادیمی بوون ئەی وشیاری ئەمانە زۆر ینی شتێک هەیە لە ڕاگەاندنە پێی دەوترێت لە پاڵ سایکۆلۆژی ڕاگەان و دەرووناسی ڕاگەان کۆمەڵناسی ڕاگەان کۆمەڵناسی ڕاگەانی زانستێکی زۆر گرنگە زۆر جێی بایەخە هەتا تەنانەت زۆربەی تەوەری شتەکانی ترێکە کۆی دەکاتەوە لە خۆیدا مەسەلەی هۆشیاری کۆمەڵایەتی بەهای کۆمەڵایەتی ئایا ئەمانە
چۆن ڕاگەاندن کاریگەری هەیە بۆ نمونە لەسەر بەهای لە درامایەکی دۆبلاشکراوی تورکی و کۆری نازانم مەکسیکی ئەمانەوە بیگرە لەسەر تاکی کورد لەسەر ژنی کورد لەسەر خێزانی کورد لەسەر هەرزەکاری کورد تا دەگاتە ئەوەی کە پێی دەوترێت سۆشال میدیا لە بینی دوو کەوانەی بچووکدایان کۆت و اختیبازدا سۆشال میدیا وەکو ناوەکە ینی دەڵێ ڕاگەاندنی کۆمەڵایەتیان تۆڕە کۆمەڵایەتیەکان بەڵام ئایا ئەم کۆمەڵایەتی بوونە فعلەن کۆمەڵایەتیە ئەوەندەی کە سیاسیەک سوودی لە سۆشال میدیا بینیوە ڕەنگە مەسەلەن هاوڵاتی ئاساییەکە سوودی لێ نەبینی بێ چونکە بیرمان نەچێ خۆ ئەو کۆمپانیانی کە سۆشال میدیاش بەڕێوە دەبن کابرای کە ئێستا تویتەری کڕیوە و لە لۆگۆکەوە دەیگۆڕێ و لەمانی ترەوە و ئەمەی بەڵێ ئەمەی فەیسبوک و ئەمانە ئەگەر دقت دەین لە ساڵەکانی سەرەتایی فەیسبوک و یوتیوب و تویتەر و ئەمانە بۆ نمونە بەرزبوونەوەی کێروی بینین ڤیو بەکارهێنان و ئەمانە زۆر زیاتر و مەسەڵەن من و جەنابەت ئەگە پەیجێکمان هەبووە لە فەیسبوک بە ئاسانی بەبێ سپۆنسەرکردن و کۆمەکی مادی و پارە سەرفکردن ڕێکلامکردن هەر بە بینینی خەڵکی ئاسایی بەرزە بووە مەسەلەن لایک و بینین و فان و هینی زیاد دەکرد بەڵام تۆ ئێستا ئەبێ پارە بدەیت کەواتە دیسانەوە ئەمە دیوە سەرمایەداری و بازرگانی و بزنسەکەیە وانە سیاسەتەکەیە تێکەڵ بۆتەوە یعنی دیسانەوە بەکاڵاکردنەوە چۆن پەیامێک چ مەسجێک دەگەیەنێ چۆن دەیگەیەنێ بەڵام ئامرازەکە گۆڕاوە بۆیە ڕەنگە بۆ ئێمە قورس بێت لەبەرەوەی پسپۆڕەکەمان ڕاگەاندنە ڕاستە ڕاگەاندن دەچێتە ناو نێکی گەورەترەوە کە ئەویش کۆمیونیکیشنە گەیاندنە یان ئیتیساڵە بەڵام خۆی ڕاگەاندن ئامرازە بەڕاستی ئامرازە لە بەدەستی سیاسیەکانەوە بەدەستی بازرگانەکانەوە بەدەستی ئەدیبەکانەوە بەدەستی ئەوانەی ئەمانەوە مەلاکان بانخوازەکان ئیتر هەموو ئەمانە بۆیە ئەم لەوێدا دیسانەوە کە باسی ئەستێرە بوون دەکەین دەبێت ئەومان لە خەیاڵ ئەومان لە بەرچاوێت ڕاست دکتۆری جان دوایین پرسیار لە جەنابەت دەکەم خۆشبەختانە خەڵکانێکی زۆر لە خانمان دەبین لە بواری میدیا کار دەکەن و بەڕێزت بۆ کەسێکی دیاری ئەو بوارە و ڕەنگە چەندین قوتابیشت هەبێ کە خوێنکارت هەبێ ئێستا لەو بوارە کار بکەن دوور و نزیک ئاگاداری ئەو شێشانەی کە خانمان وەکو ڕاگەیان کار وەکو میدیا کار تووشیان دەبێتەوە کامانن دیارترینیان بەڵێ طبعا پێشتریش پێش بەرنامەکە باسیەوەمان کرد من عادەتەن حەز ناکەم زۆر باسی ئەو بەربەرستانە بکەین کە بەردەم ژنانی میدیاکار یانە بەردەمیان چونکە بەڕاستی هەموو کارێک قورسە هەموو کارێک شەو نخوونی ئالنگاری هەیە بەربەستی هەیە و ئەگەر بین ئێمە باز لە کێشەکانی ژنان بکەین لەواتێ ژنان لە هەر میهنەیەکا بن لە هەر پیشەیەکا بن و لە هەر جەمسەرێکی ئەم گردوونەشا بن ڕەنگە لە ئیشیشانە بن هەلە ماڵێ ون تووشی مشکلە ینی هەمووی هەمان کێشە و گرفت هەیە پێویستی بە ئیشی ژنیە بەعاناتی ژنان ڕەنگە لە ماڵێ بێ ژنی ماڵێ بێ و کێشەیە بێ بەتەکید یعنی ئێستا وای لێ هاتۆ بەڕاستیەکەی ژیان بۆ هەموو تاکێ قورس بووە بۆیە هەم بۆ ڕەگەزینێر و هەم بۆ ڕەگەزیمێ بەڵام لەواچێ بۆ ڕەگەزیمێ بەتەکید زەحمەتتر و قورسترە ئەمەش پەیوەندی بە عەقڵیەت و بیرکردنەوەی ئێمە هەیە وەکو تاکێک لە ناو کۆمەڵگەیەکە یعنی ئێمە جارێکە باوەڕمان بە ژنبوونی خۆمان نەکردووە باوەڕمان بۆ هەموو هێز و قوت و ئەو هەموو دنیابینی و ئەوەی کە ئەتوانین بیکەین ئێشتا خۆمان باوەڕمان بە خۆمانەوەکو خودی ژن ئیتر ئەوە دیارە زۆریشی ماوە بۆ ڕەگەزی بەرامبەر کە ئەوانی جارێکی تر ئەو هەموو قوتەی ژن ببین ئەو هەموو هێزەی ژن ببینن نمونەمان زۆرە بۆ ئەوەی کە ژنی سەرکەوتوی زۆرمان هەیە هەم لە جیهانە و هەم لەسەر ئاستی کوردستان و هەم شاری سلەیمانیشە بۆیە دائیمەن ئێمە وا باشترەوە گونجاوترە کە ژنە بە هێزەکانمان پیشان بین بەردەوام ئەو هەموو هێز و توانای ژنان باسی نیوە پەرداخە پڕەکە بکەین باسی پڕەکە بکەین لەبەر ئەوەی کە ئێمە ببین بە نمونەیەکی جوان بۆ ئەوەی کە ژنان و کچانی تازە لەوە نەسڵە منەوانێت کە بێنە ناو بوارەکانەوە جاوەرە بواری میدیا بەتەکید لەواچە لە چاو هەموو پیشەکانی تر قورستر و زەحمەتتر بێت چونکە میدیا خۆی بۆ خۆی ئەرکەکەی قورسە خۆی پێویستی بە عیلاقات و پەیوەندیەکی زۆر هەیە پێویستی
پێویستی بە شەو نخۆنی و مانەوە هەیە پێویستی بەوەیە کە بە تایبەتی ئەو میدیاکارانەی کە لە بواری مەدانیا کارەکەن لە یەک کاتا ئەبێت لە ڕووی مەسەلەن فکر و بیر و هۆشیان و لە ڕووی جوڵە و لە ڕووی لیاقە و یعنی هەمووی کار بکات ئەوە نییە وەکو ئیشێک بێ بۆ نمونە لەسەر کورسی و مێزە دانیشت بێتی و بەستەنها بنووسی طبعا ئەوەش قورسایی خۆی هەیە بەڵام کاری میدیایی کارێکی زۆر لەوە گەورەتر و قورسرا زۆر مەدانی و پراکتیشی و بەریەکەوتن و ململانی و بەتاکید بەڵام کۆمەڵگەی ئێمە ئەوە قبول ناکە مشکلەکە لەمەیە لە پەروەردەکردنەکەمانە ئێستا ئێمە پێشتریش باسی میدیامان کرد بە کۆمەڵێک لەو لایەنانەی کە میدیا بۆچی لە ناو خەڵکا بەم شێوازە ڕەنیاوەتەوە چۆنەڵی حەقەکەمان یا بە کۆمەڵێ شت بۆیە هیچ شتێک نییە بڵێ تەنها ئەمە هۆکارەکەی هۆکارەکان هەموویەتی بەڵام یەک شت زۆر گرنگە بۆ تەواوی چارەسەرکردنی هەموو ئەو کێشانە ئەویش تەنها پەروەردەیە پەروەردە بە مانای ئەوەی کە لە هەر بوارێکا کارەکەی یاخود لە هەر شوێنێکی ئەو نۆ پەروەردە هەبێ بزانی بۆچی کارەکەی چۆن کارەکەی و دوجاریش بتانی لەو ژینگەیە خۆ بپارێزی و بتانی ئەو ژینگەیە چەندێک قورس بێ چەند مەحاڵ بێ بەکاری بێنی بۆ سوودی خۆت و ئەو کۆمەڵگەیە یعنی من دائیمەن یەک پەیامم هەیە ڕاستە ئێمە ئەڵین بە دوای کارە ڕائەکەین بۆی کە کارێکمان هەبێ بەڵام دوجار ئەگەر ئەم کارە بۆ سوودی گشتی نەبێ و بۆ بەرژەوەندی عام و گشتی نەبێ سفادەی نییە یعنی لێرا بچووکە بێتەوە ئیشەکە میدیاش هەر جارێکترێتوانین هەر بخێنەوە ژێر ئەو قاڵبە میدیاش بە هەمان شێواز زۆر گەورەیە و زۆر کاریگەرە و لە ئێستا توانین بڵین کە بە تەواوەتی چترێکە چۆتە سەر هەموو پرسەکانی تر و جمگەکانی تر بەڵام ئەگەر بێت و بۆ بەرژەوەندی گشتی و بۆ چۆنەڵی مرۆڤایەتی نەبێ ئەمیش کارێکی ئەو نەگرنگ نامێنێ عین لە چاو ئەو هەموو گرنگی خۆیان کەوابێت یەکشتی تر خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەویش ئەوەیە ئێمە باسی ئەم هەموو بابەتەمان کرد بەڵام یەک ئەو خاڵی کە زۆر گرنگە ئەوەیە کە جاکترێتەوە سەر بواری پەروەردەکە پەروەردەی تاک و بەتایبەتی پەروەردەی مناڵ و هەرزەکارەکانمان ئەوان تازە ئێمە ناتوانین ڕوبەڕووی ئەو هەموو پەیامەی میدیا ببینەوە بە هەموو باش و خراپەکانیەوە بەڵام ئەتوانین بەشی ئەوە بزانین کە چۆن مامەڵە لەگەڵ پەیامە میدیاکاناکەین باشەکانی وەربگرین و واز لە خراپەکانی بێنین قوربان ئەوڕۆ گەورەتان کردین کاکە دکتۆرە دنیا بینیتان کە سادیتان لە زیکەوە ئاگدارم جێگەی شانازیە بەخێر بۆ ئێوەش سپاس بۆ ئێوە ئازیزانم خۆشەویستانم بە ناوی ئێوە بە ناوی خۆمەوە زۆر سپاس بۆ پرۆفسیۆر دکتۆر هێر ڕەسوول هەروە خات و پاوێ جەمیل پرۆفسۆری یاریدەدەر سپاس بۆ ئێوەش بەم جۆرە دەگەینە کۆتایی ئەم ئەڵلقەی بەرنامەی فەرهەنگ تا بەیەگەیشتنەوەیش تر دوو میوانی تر دوو ئازیزتر خواتان لەگەڵ سەرفراز بن.